الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. برزان السلام عليكم ورحمة الله وبركاته. زۆرخۆم بە خۆشحاڵە زانم لە بەرامبەر کۆمەڵە گەنجێکی چاوگۆش و ڕێک و پێک مولتەزیم لە زەمانێکی ئەو هافیتنا دابنیشن گوێ لە قسە ڕابگرن ئەکەونە بەرەو ئاەتە کە خوای گەورە فەرمێ فبشر عباد الذين يستمعون القول فيتبعون أحسنه. واتە مژدەیان پێ بدە ئەوانە خۆشبەختە بن، چاک دەبن، باش دەبن، ئەوانەی گوێ لە قسە ڕادەگرن بەڵام بە دوای باشترین قسە دەکەون. خۆم بەبیر دیێتەوە ئەو پێشوە بێ بمەناو بابەتەکە خۆی تەشویقێک شتێکی باشە. لەوانە لە تەمەنین گۆیان گچکەتردا بووم دەرسم دەخین کتابی ڕیاض الصالحینم حەدیث دەخین. زۆر مەرەقم بوو بچ بە خزمەت مامەسا شێرزادی تێدەگەی هەر هەندە دەرسی لەکەم بخینم. تەمام مامەستا لەکنەمە زۆر عەزیز و خۆشەویستە، بەس قەزدم کە ئێستا دەی لەسەر بابەتەکە چەند ئومور تەقەلوبات دەکا. یعنی گەویشتینە ئاستێک ئێستا پێکەوە لە جیان محازەڕەی تەقدیم دەکەی. ئەم بەس مەرەقم بوو دەرسی لەکەن بخینم لە خزمەتی دانیشم بیبینم هەر برادرایەتی بکەم بەس بیناسم. کەواتە زروف کە ئینسان بێوێ بگاتە شوێنێک و مەکانەتێک بەس جوهود بکە هەموو شتێک ئاسانە، بەڵام کە دانیشتی تەمبەڵگە. ئیمامی شافعی چ دەفەرمێ دەڵێ ئاو لە جێی خۆی ڕابوەستی بۆ گەنی دەبی تێک دەچی، بەڵام کە حەرەکەی بکە هەر پاکە مادەم جوولەی بکە. جا بەڕێزە من حەزەکەم چەند قاعدەیەکی گشتیە وەکو گەنج لەژێر ڕۆشنایی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو تەمهیدێک لە بۆتان دابنێم، چونکە قەت بە تەمامە بە کەس بتوانی ئەتوو بکاتە شتێک دەبێت تو بە خۆت هەوڵ بدەی، یعنی بە خۆت جوهودی خۆت بەکاربین. تەمەشا قاعدەی قورئانی کە خوای گەورە کەلومان باز دەکا، یعنی ئێستا لە یەکەم مەسئلە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. ئاەتەکە تەماشا کە معنایەکەی وازە خوای گەورە هیچ قەومێک کەسێک ناگۆڕی ئللا دەبی ئەو خۆی بگۆڕی، دەبی ئەو جوهود بکە، دەبی ئەو هەوڵ بدا، دەبی ئەو پێ بگا هاتینی تو لە ئێرە تەغیرە، بەردەوامیت لەسەر دەرس و دیراسەت تەغیرە، لە قوتابخانە و تەربیە و لە هەر جێگایەکدا دەخینەوە گۆڕانکاریە، بەس کە ڕاوەستا معنە هیچ نەکرد. کە دەتەوێت گۆڕانکاریدا دروست بکەی ئەو گۆڕانکاریە دەبی بە خۆت هەوڵ بدەیت، چونکە ئێستا ئەوە زۆر غەڵەتە لە ناو خەڵک وا زانیە بێ ئیلا ئینسان پێت بگەینی هەتا ئاخیری لەگەرت دابی دەستت بگری، ئەوە نییە. ئێمە بەس ڕێگەت نیشانە دەین، مامەستایانی پێشی شەروایان بۆ ئێمە کردووە. ئێستا تۆ کەسێکە بینی کە ئیجازەی مەلایەتی وەردەگری، کە ئیجازەکەی وەرگرت پاشەنجی نێست دەکا خۆ ناسی دەرس دەکە مامەستایەکەی بخینتەوە، ئەبێ خۆی کتاب بخینتەوە، خۆی هەوڵ بدا. ئێستا دوو خەتیب بینە بەرچاوت، خەتیبێک وتارەدا خەڵک زۆر لە دەوری کۆ دەبنەوە، خەتیبێک وتارەدا خەڵک لێی بێزارە، حەزی لێ نییە لە قسەکان. هۆکارەکە چییە؟ گۆڕانکاری ئەو نەفەرە لە خۆیدا دروست دەکات. چییە؟ زۆر ئەخینتەوە، زۆر مطالعە دەکات، زۆر قیرائەت دەکا، خەڵک حەزی لێ شتی نوێی پێ گوێی لێ ڕادەگری، ئەوی دیکە هەر شتە لەوەی عادە دەکاتەوە، هیچی نوێشی پێ نییە، نە عیبارەت، نە قسە، نە قیسە، نە شەعر، نە تەفسیرێکی جوان، ئیدی خەڵکەکە لێی بێزار دەبی. کەواتە ئێستا تۆگە بتەوەی خەڵک لێت بێزار نەبی و گوێت لێ ڕابگرێ بێ گۆڕانکاری لە نەفسی خۆتدا دروست بکەیت. ئێستا ژیانی هەندێک کەس ببینە بەڕێزان گەنج شەوێ هەتا سبەینێ لە دیار تیکتۆک و فەیسبوک، بە ڕۆژەرستی دەنوی هەتا بەرەبەری نێوران و عەسر، هەر دەستەوە ئێوارەی دەستە سایەخانەی، شەوێ هەندێک برادەر دەبین و دەستۆستەر ئەو ژیانە کەنجی گۆڕانکاری بەسەردادێ قەت نابیتە هیچەوە، ئەو بەشەرە قەت نابیتە هیچ. تەڵەبەیەتر بینە تەماشایکە گۆڕانکاری لە خۆیدا دروست دەکا، قوتابیە و باش دەخینی، دەرەجەی باش دەینی، دەفتە مهندس بەڵێ هەر بەخینەکەی، بەڵام بەو سیستەمە ئەوەی ئەو گەنجە پێیدا تێدەپەڕی، بەو سیستەمە کە ئەو دەخینتەوە گۆڕانکاری بەسە ژیانی خۆی دادەین. خۆ من نابی هەر لە چایخانە و لە کافی دابنیشم، خۆ من نابی هەر لە شوێنێکی تایبەت دابنیشم و ڕۆژانە ئەو شتە لەسەرمدا دووبارە بیتەوە. ئەو کوڕەبینیە دەڕوا بێ بە مهندس، دەبێ بە دکتۆر، بێ بە کەسێکی ناودار، بێ بە تاجیرێک، بەڵام قەت نابی لە جێگەی خۆی دانیشێ. ئەبێ چ بکاتنەوە ئینسانە گۆڕانکاری لە ژیانی خۆیدا دروست بکە، یعنی هەوڵ بداتن. ئێستا و مەقولەیە زۆر بەقووەتە، ئەدیسۆن کە دەڵێن گەڕایت و هەند تەمبەر بووە لە مەکتەبێدا
مامەستا دەریان کردێ لە مەکتەبی کتابە چاندای تێداچی گوتیان بە کەلک نایە فێر نابی خۆ بە زۆر نییە تێگەی کە چووی تۆ داچی دیتیتی پێی نەگوتێ لۆی بێ ڕوخێنی ئەو کەسا ئەو کتابە چێ گوتیان کوڕمە ئەو کتابەوە کوڕەکەی تو زۆر متەفەویقە مەدرسەیەکی باشتر و شتێکی گەورەتری لەو ببینەوە کە لە ئاستی ئەو دابی لە لای ئێمە کەم ئیسیفادە دەکا ئەدیسۆن پاش کارەبا دروست دەکا و متەفەویقە بی هەمووی ڕۆژێک بە ذکرایەتەکاندا تۆ ئەو وەرەقەیەکەوتۆ بەرچاوی کە وەختی خۆی دایانێ لە مەکتەب و داچی ئەو های لۆ تەفسیر کردو دەڵێ کە تەمەشا دەکەدنە کوڕەکەت دەبەنگە فێرە هیچ نابی تێدەگەی پێی بۆ مارە لە بەرەوەی بەلاشە لە کنایە ئێمە فێر نابی ئەو جا تێدەگا داچی چ گۆڕانکاریەکی لۆ دروست کرد ئەتوو دەبیە کەسێکی زۆر گەورەش بەڵام ئاستی ئەو مەدرسە لە تو نزمترە بڕۆ هەڕوشتی گەورەتر داوا بکە بڕۆچیەوە اقتراحی کارەبا دەکەم بە شەریەت لە دیاری سرعاتەکە لۆ لەبەر تەغییری لە ذاتی خۆیدا دروست کرد لێرە پەروەردە نەبوو لێرە نالێرە ئەلمیم ڕانەوەست وەکو ئاوڕێیەکی لێ دەگری دەڕوا لۆجەیەکی بکە ڕاناوەستێ ئەو ئینسانە جوولەی هەیە تەغییر لە ناخی خۆیدا دروست دەکات ئەجا لۆیە ئێوەش بەڕاستی وەکو گەنج کە تەماشا دەکەن یعنی چ ڕێگەیەکت دەوێ بەس بەری مەدە و پێدا بڕ بزانە زەمن دروستی دەکا یاننا بەڵام قەت نەچی یعنی ژیانت تکراری تێدابی بەردەوام ئەوە گەڵێ غەڵەتە یعنی ڕۆژانە بەس ئەتو یەک ئیشەکەی خلاص و بڕاو ئێستا کەسێک بینە هەر کتابێک بخینتەوە ئەو کتابەت خوێن و هەرەوە بخینەوە ئەو کتابەت خوێن و هەر بیخینەوە بەرەو پێشە چی ناڕۆی لۆچکە هیچ گۆڕانکاری دروست ناکەوەی کە هەیبوو ئەوەندەی کردی کتابەکە کاریگەریە بوو بەڵام وەرە ئەو کتابە بگۆڕە بە کتابێشکە یەکسەر تەغییر گۆڕانکاری لە جسمی تودا دروست دەبی ئەبیتە کەسایەتێکی دیکە دەبیە ئینسانێکی دیکە لۆیە پێویستە بەڕاستی یعنی تۆ دائیمەن ئەو جهودە تێدا هەبی بتوانی گۆڕانکاری بەسەر ژیانی خۆت دابینی ئێستا بینە تەماشاکە کەسێک ئینسانێکی زۆر گونەحبارە کە تۆبەی دەکا گەر گۆڕانکاری بەسەر ژیانی دانێ هیچ قیمەتی هەیە ئەخەبێ گۆڕانکاری بە ژیانت دابێ ئەگەر نەهات معنە ئەو شتە بەلاشە کە دەڵێ من تۆبەم کردیە کەسێک جغارەی خوای ئێستا سیواکی پێ کەسێکە سوچاخانە ئێستا مزگەوت کەسێکە بینی پێشتر لەگەڵ ڕەفیقی خراپ لە بۆ وڵاتی خراپ دەڕۆیشتن ئێستا ڕوا لە بۆ حەج و عومرە پێشتر ئەو کابرا دایمەن کەسابەتی حەلال بوو حەرام بوو ئێستا بوویتە حەلال ئەو گۆڕانکاریانە ئەو ئینسانە دروست دەکات باشە کەواتە تووشە بێ وەکو گەنجێک دائیمەن لەژێر قاعدەی گۆڕانکاری دابی بە بەردەوام هەوڵ بدەی گۆڕانکاری بە ژیانی خۆت دابینی نێلی لە جێگایەکدا ڕابوەستی ها شاعر شعرێکی هەیە دەڵێ لا يزال الرجل عالما ما طلب العلم فإذا ظن أنه قد علم فقد جهل دەڵێ ئینسان مادەم طلب علم کە هەر بەرەو پێش دەڕوە تەواو هیچ ئیشکالی نیە لەچی وەی زانی بوویتە عالم لەوێ دەبتە جاهل چکە لەوێ چیت کە طلب ناکە بەدوو ناکەوی گۆڕانکاری دروست ناکە فەو ئینسانە ئاوە بەو شێوازەیدا دەمێنێت جەمە مەبەستمان لە گۆڕانکاری چێ بەڕێزم گۆڕانکاری خود یعنی هی خۆت تایبەت یعنی لە ناخی خۆتدا دروست بکەیت لۆی گۆڕانکاری لە بۆ هەموو سیستەمی ژیانی ئینسان کاریگەری هەیە بەڕاستی ئێستا ببینە کەسێک لەگە داک و بابی خراپە خۆت بگۆڕە بۆ چاکە تاسیرێکە یان ناکە کاریگەری دەکا وایە باشە کەسێک ساڵێک ساقیت بووە لە دیراسە کەوتێ ساڵی دادێ بخینە گۆڕانکاری دروستەکە یان نا بەڵێ گۆڕانکاری دروستە کەسێک دایم چاوی لە دەستی خەڵکە دینارەکەم دێ درامەکەم دێ دەست بە کاسبی بکە پارەیان دەدەیە یان نا گۆڕانکاری دروست بوو یان نا اليد العليا خير من اليد السفلى ئەو دەستەی کە دەبەخشی باشترە لەوەی دەستەی پان دەکاتەوە دەڵێ بینن شتێکم بدەنێ کەواتە تو لەو کاتێک کە چاود لەوە ئەبی کە خەڵک شتت پێ بدا کە گۆڕانکاری دەکەی ئەو زار خەڵک چاوی لە دەستی تو دەبی شتیان پێ بدەیت تێگەی ئێستا تۆ ڕوو لەو محازەڕەیە دانیشتی هەتەوێ ئیسیفادەیەک بکەیت دەبێ ڕۆژێ خەڵک لە جێی دابنیشی لە جێی تۆ جارە تۆ بێ جێیەکەت بگۆڕی دروستە یعنی ئەوە گۆڕانکاریەکە ئینتیقال بە ئینسانی دەکا لە جانبێک لە بۆ جانبی دووەم قاعدەی دووەم بەڕێزان پنچینەی دووەم هەر گۆڕانکاریەکە تێدا دروستە بی قەت مەغرور مەبە دائما محاولە بکە کەسایەتیەک بە متواضع بە ملکەج بە لە بۆ ئەمری خوای تەبارەک وتەعالە وەی دەیبەخشی ڕەب العالەمینە مەغرور مەبە ئەوەش بە چ دەکرێتن بەڕێزان دائما ئینسان بینی خۆی و خوای گەورە تێک نەدا علاقە لە مابینی بەندە و عەبد لە چێ پچڕا ئەتوو بەرەو هەلاکەت و خەسارەت دادەڕۆی مەهما زیرەک بی مەهما پارەت زۆر بی مەهما خۆشبەخت بی هەرچی هەت بی بەس تۆ نابی جانیبی خوای قەت لەبیر بکەی
خی گەورە لەمان باسەکە لەوە عرابانەی هاتنە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم مسلمان بوون و منەتێکیان کردووی ماهاتینە مسلمان بووینە و قەت شەڕمان لەگە پێغەمبەر نەکردو صلی الله عليه وسلم وابووینەوە ئەو صافی خۆیان باس کرد خی گەورە یەکسەر ئاەتی نازل کردی فەرموو قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا عرابەکە گوتیان ئیمانمان نێنە خی گەورە فەرمی ئیمانتان نەهێنا مسلمان بووینە لو تماشى سببك ولما يدخل الإيمان في قلوبكم هشتا إيمان نسوي تناودلتا إيمان كتسوى ناودل إنسان عجائبات دروستك كتسوى ناودل إنسان أتبزان هر عالم يقلو دنيا هر كسك تماشى يبكي ما باسي مسلمانان دكين أجر بيتو أو إنسانا بجيري قرآن وسنة نروي بزان أو إنسان خلل لإيمانك هي ولما يدخل الإيمان في قلوبكم إيمانك كاتك سوى ناودلي أو إنسانا تواو ملتزمة بشرع إخوائي قورا كوي أو ديو أو هذا الروات يكتوز لادا لو إيماني لناودل الضاية ضعيفك زانا كوبرا وهرديرو خرافة دروي استمتن ما مستامان هبوا كسايتي برزمان هبوا داعي قورمان هبوا إنسان من هبوا زور خلق جويلي راقلتي استفاسقة إنسان زور خرافة شو هاي ليكر بس بين بري إيمان واي ليكر إيمان بقوة ببدو بارا ناكوي إيمان بقوة ببدو أفرد ناكوي إيمان بقوة ببدو دا صلاة ناكوي بدو يشتاق ناكوي لوچ إيمانك ريت بينا دا أو هابو ريسكي خرافة دا بروي استا پیغمبر مشاكل صلى الله عليه وسلم كمعين للعيان رب العالمين وا باشا قريش كان هات نكني تيان بيغو بارد دويد الديني باشا ئافرەت دەوێت هەتا عەرزیان کرد گوتیان ئەگەر ئافرەتێکی لەو شارەی مێردی هەیە تەڵەبی لێ دەکەین ئافرەتی باشتری دەینێ لە بۆ تەلاقدا بیدەینێت باش ئەوەشە کلیلی کەعبەت دەدەینە دەستی هەرچی دەتەوێت لەو شارە دەدەینێ بەس چ بکە واز لەو دەعوەیە بینە ها بەس واز لە قەزیە ئیمانیەکە بینە ئەوەی واز لێ بینە ئەوانەی دیکە چی دەتەوێت دەدەینێت چی فەرموو پێغەمبەر صلی الله عليه وسلم ناکرێ نابي أمن يكشتم لنقودي أنقو برين لا إله إلا الله من هيتشم لنقو نابي ديتي تا أقا مقابلة لخلق ورقرد إيمانك لشوري دا ضعيف بو يكسر بلا ريدا دروي برو أقاريشي خرافة دا دروي حتى أخوة بنامان دا جاري وبرو وزعيشي زور خرافة روا استا پیغمبر صلى الله عليه وسلم روشك لمزيسك دانش بو سي كسيلي دانش بو سي أبو هريرة وبياويك ناوي رجال بو يكيشي ديكش لمسلمان فەرمی لەو سێتان لە ڕۆژی قیامەت کە دادێ یەکێک لەنگۆ دەستە جەهەنەم ئەو ددانەی لە چێوی ئوحود گەورەترە ئەوەندە ئینسانێکی کافر و پیسە بی وەلا خزمەت پێغەمبەریش دانیشتە صلی الله عليه وسلم یەکێ لەوانە ئەبوو هورەیرە بوو کە سەحابیەکی مەشهور هەمووتان دەیناسی باشە چ تەماشاکە وای فەرموو پێغەمبەر صلی الله عليه وسلم لۆ ئێتە باشە ئەبوو هورەیرە دیارە پیاوی دیارە ئەو پیاوە هەر زۆر ئینسانی دیارە ئەوە أبو هريرة فرمي زور ترسام لكم همو زار حزم لما زي پیغمبر صلى الله عليه وسلم بس أو زار نبي لبروي شيء أو هاي ليديت إما وسيكسن يعني لو سيانة دبي يكبي وبيغمبر صلى الله عليه وسلم قصينا بجي ناكل جي خو همو وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى طلع ويسي مكا شهيد بو لبيناي إخوة معنى الإسلام أو رجال ما ينوى أو دو ما بينوى يعني ساوري ما أنا كيف زين شيء لسشتي خراب دمري زان كردوي خرابي تيا پیغمبر وفاتي صلى الله عليه وسلم مسلمي كذاب لولا پیدا بو امام ابو بكر اوندتي راددي او رجالي بانكرت حافظي سوره بقره بو اهل عمران بو احكام شريعه شارزابو قلت بروه روبري مسلمي توبه يبكى يعني اوندي لي راددي او بياوا ناردي لاي مسلمي ويش سوق سيلقى مسلمي كرديتي مسلمي نزكي 10000 كسي لقى دايا بهزاران خلق ولا يراوز بارچ زوري مسلمي قلت له نايبي بقره من بكوي هەرچی دەتەوێت دەدەمێ پارەی زۆر جێگا مەکانەت ڤێلا دەدەمێ کوڕەشتی باشە دەدەمێ وەرە پیاوی چاک بە ڕاست بەگەری کرد نەک بەگەری کرد بزانە یعنی جان فتنەی ئەو ئینسانە کە ئیمانەکە زەعیف بوو تۆ لەگەر پێغەمبەردا بووی صلی الله عليه وسلم لەگەر ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر تویان ڕادیتی ئەتویان ناردە بۆ ئەو جێگایەدا بە یەک جەلسەی دانیشتن ئەو ئیمانە ڕاست ئەو هەگۆڕانکاری بەسەردا هات سبحان الله بەگە مسەیلمەی کەذاب کرد دەزانی چی دەگوتە خەڵکی یعنی حتا هەندێک سەحابەکانی گومان لۆ دروست دەکرد ئەگۆ جێم لە پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم فەرموویتی ئەگەر ئەمن مردم مسەیلمە لە پاشە من پێغەمبەرایەتی تەواو دەکا دەڵ هەندێک لە سەحابەیان گوت باشە تو بری گوێی لێ ببی ئەمە گوێمان لێ نەبی پێغەمبەر وای فەرمووی صلی الله عليه وسلم یعنی
بابخوای گەورە فەرمی خاتەمە نەبیین و قورئانە و درۆی دەکا و دروستنە ساختەچیە ئەو شتیان دایتێ لەوێندەر مسەیلمە دەستی برن دەکرد لە ناو عالەمێ دەیگۆ کە من مردم ئەو ڕەجالە لە دوو من تەکمیلەی خەلافەتی من دەکا لە دوو من دەیکا شەردەستی پێکرد ڕەجال پێش هەمووان کوژرا جێشەکەی لۆیە ئینهیاری هینە بەچە مرد بە کافری مرد سەبەبەکە چ بوو ئوموری دنیاویان نیشاندا هۆکاری ڕئیسی لە قەزیە ئەو ئینسانە قەزیەیەکی داخلیە کە پێی دەڵێن ئیمان ئینسان کە ئیمانی بە قووەت بی قەت شتێکی واناکە کە مخالفەی شەرعی خوای تەبارەک وتعالە بکەڵام بەڵام کە بێدیم وها پێغەمبەر چ دەفەرمێ صلی الله عليه وسلم لا يزني الزاني حين يزني وهو مؤمن ولا يسرق السارق حين يسرق وهو مؤمن باشا ولا يشرب الخمر حين يشربها وهو مؤمن دەڵێ ئەو کەسەی زینایەکە ئەو کەسەی دزی دەکە ئەو کەسەی ئارەقی دەخوات لەو کاتە ئیمانی کامل نییە بەقەت ئیمانەکە کە نەقص دەکا لە ناو دڵی ئینساندا لەوێن دەردا تووشی خراپە و تووشی کاری ناڕێک دەبیتن دەیلو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم الإسلام علانية والإيمان في القلب ئاماژە لۆ سینجی خۆی دەکا سێ جارا فەرمێ التقوى هاهنا تەماشا ئاەتی قورئان کە خوای گەورە فەرمێ گەمە بە خەڵک مەکە دەفەرمێ چ يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منه گەمە بە کەس مەکەس کەلانەوەیە تو گەمە پێ دەکەی لەکە خواگەلە لە تو باشتر لەکن خواگەلە لە تو باشترە نازانی چکە قەزیەکە ئیمانیە لە دڵی ئینساندا هەیە لۆی بەڕێزان هیچ عەجیبت لەوە نێ کە چاوت پێ دەکەوی خەڵک گۆڕانکاری بەسەردادێ بزانە پەروەردەیەکی ئیمانی بە قووەت لە ناو دڵی ئینساندا نەبی ئینسان زۆر بە ئیعتیادی قابلە لە بۆ گۆڕانکاری بەرەو ئاقارێکی خراپدا بڕوە بەڵام وەرە پەروەردەیەکی ئیمانی زۆر جوان و بە قووەت و تۆکمەی بکە و ئینسانە قەت هەر ناخەڵەتێ نە بە ماڵی دنیا نە بە سوڵتە و دەسەڵات نە بە شتێک جالۆی ئەو قەزیە زۆر پێویستە کاتێک کە ئیمان لە دڵی ئینساندا جێگیرە بی عەجایبات لە ڕۆژانە ئینسان دروستەکە ئەو حەدیسەی لە صحیح مسلمدایە لەوانەیە زۆر بەتان گوێتان لێبی بەس بەبەستم یەک مەقتەعیتی بزانە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی جورەیج عابید دەکا پیاوێکی خواپەرست بووە سێ جاران داچی دەستەکنی سەری لێ بداتن قەدەرەن وایە لە ناو نوێژێدا جوابی داچی ناداتەوە داچی لێی تووڕە دەبی دەڵێ خوایە تاقیکەوە بە ئافرەتی بەدڕەوشت سێ جارە مدێمەکنی ئەوی شەر لەبەر نوێژەکەی جوابی ناداوە سبحان الله فعلا تووشی شتێکی وابوو گەنج خڕ بوونەوە گوتیان ئەو پیاوە لە خشتە ببین باشە پارەیاندا ئافرەتێک بڕۆ زینای لەگە بکە ئێوە دەرکەی لە داچی نەدەکردەوە کو لە دەرکەی ئافرەتی بێگانە دەکات هەر نەیکردەوە دەرکەی ئافرەتەکە چوو لەگەر شوانێک زینای کردەوە نەسێ حەدیسەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم مەبەستم یەک شتە بزانە زینای کرد وەزجی بوو و ئافرەتێکە مێردی نەکردیە و منداڵی بوو قازی ئەو سەردەمە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم بانجیان کرد کە سوکاریان گوتیانەوەی چیە گوتی و جورەیج عابیدە جا لەوە ناخۆشتر نییە لە دنیا ئینسان شتێکی نەکردبی بەم لێت دابین و کابراگە کردبی جاری وایە بە درۆ بۆ شتانە دەینی و دەبا دەیوێت لەسەر خۆی لابدا بەڵام خوا نەخواستە ئیشەکەی نەکردی ئەو جا بەم لێت دابێ و جا دەلیل و بەڵگەشی لەسەردا کۆکەنەوە زۆر ناخۆشە گوتیەوە لە جورەیج عابیدە قازی بڕیاری داوتی بڕۆم بهینن خەڵک کۆبوون و حەدەسێکی گەورە بوو ئەخەر پیاوێک خۆ بە سەڵاح و بە ئیماندار و چاک نیشانەدا ئێستا دەرچوو بە حسابی نەزەری خەڵکەکە ئینسانێکی زۆر فاسید و خراپە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم کۆخەکەیان لێ ڕووخاند بە شەق و پێلەقە و بە لێدان هەتا کن قازی هینایە منداڵەکە لەوێ دانرا و ئافرەتەکە لەوەیە شوهودە زوورەکان هەموو کۆبووینەوە ئەوانەی کە ئەو پیاوەیان دەویست ئیهانەکەن قازی لێی پرسی گوتی منداڵی چییە گوتی ناسا قازی لێی پرسی گوتیەوە دەڵێن تو زینات کردووە ئەوە منداڵەش لە تووە کوشتی وا دەکەی فەرمی ئی من نییە شاهیدەکانی ئەوانەی پارەیاندا بوودان و قازی یەک دەیگۆ من دیتیتم یەک دەیگۆ من دیتم بەردەوام لەگە ئەو ژنی هاتو چووی دەکرد یەک دەیگۆ ئەو ژنە ڕۆژێ دوو جار دەچووی و دەهاتەوە حەزار قسەیان لەسەر کرد لەو مەحکەمەی بێدەنگ ئەو پیاوە تەماشای کردی ئێستا کو نەجاتی دەبی خەلاص هەموو دەرگایەک گیرایە بڵێ وام کردیە ئەو دەکات درۆ بڵێ وام نەکردووە پێی باوەڕ ناکەن بوختانیان پێ کردووە زۆر یعنی ئیشێک کە هیچ مەجالی نەجاتبوونی تێدانە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم فەرمیە قازی گوتی ڕێ بدە دوور کەعات نوێژێ دەکەم چانی بە ئیمانیەکە هاتە پێشەوە بە من لەگە خوا تێکەڵ دوور کەعات نوێژ دەکەم بیکە دوور کەعات نوێژی کرد و سەری لە سەجدە دانا کە لە کاتە نێزیکترین کاتە لە خوای گەورە
فەرمی خوایە ئەگەر تو بەهانە منەی ئەمە لێرە ئیشی من تەواو هیچیت کەم پێ ناکرێ ئەلێرە تو بێتە دەخولکەی ئەمن هیچم پێ ناکرێت تەواو ئەوەل لە دەستەڵاتی بەشەردا دەرچووە ئەبێ ئیمانەکە ئەو شتە بکە یەکسەر سەلامی دا و لە نێژەکە پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم دەستی لە سەرجی منداڵەکەدا نەگوتی بەو خەڵکەی برێ بابت چێە بەو پەڕی ئیمانی چکۆ ئین الله على كل شيء قدير پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم خوا ئەو منداڵی لۆ بەجواب پێ نەگوتی بابی من فلان کەسە شوانە لە فلان جێگایدا ئەوە هەو نییە هەر خەڵکەکە تووشی دەهشەت بوو لە خەڵ منداڵ و قساندا باشە ئەو جا فەرمێ دەست و پێیان ماچ کرد داوایان لێکرد جێیەکی لە زێڕی لۆ دروستکەنەوە فەرمووی نا کوتان تێکدا وەکو خۆی دروستی کەنەوە بۆ جێگایەکەی خۆم هەر ئەوەندا ناڵێ لۆم لە زێڕی دروستکە ناڵێ لۆم لە زیوی دروستکە ناڵێ من بووم بە پیاوێکی چاک ناڵێ هیچم لۆ مەکەن ئەوەی خۆ بکەنەوە بینی خۆم و خوای گەورە هەر ئەوەندەیە بەس ئەگەر تەڵەبت کرد هاتیە ناو مەوزوع بەڵێ ئەرێ وەڵا خانیەکی گەورەم لۆ بکەن و جێیەکی گەورەم لۆ بکەن و لۆی باشتر عیبادەتم پێ تێدا بکرێ دەستی لێ بشو وەکو خۆی دروستی کەنەوە خەڵاس شتێکی دیکە زیاد مەکەن چێ یارمەتیدا لێرە ئەو قەزیە ئیمانیە بەدڵ بەقووەتە لەلای ئینسان کە خوای تەبارەک و تەعالا جا تەمان پێی سەیر نەبی هەم بڵێ وەڵا ئەوە لەوانەیە حاڵەتێکی تایبەت بخوا لە بۆ ئینسانێکی کردبی هەموو کات معڕەزە لە بۆ بەندە ساڵحەکانی خوای تەبارەک و تەعالا لە بۆی بکە لە هەموو حاڵەتێکدا بەس ئەو ئینسانە ئیمانیەن لەگەر خوای تەبارەک و تەعالا تێکەڵوی بەڵام کە لاتدا لە ڕێگایەدا بە تەمای هەندێ مەبە باشە زۆربەی زۆری زانیان بە هەزارە قیسەی وامان هەیە کە ئەبەو شێوازە کە ئینسان ئیمانی بە قووەت بوو عەجایب لە ژیانی ئەو ئینسانەدا ڕوودەدات باش نقطەیەکی تر بەڕێزان وەکو قاعیدەیەکی گشتی وەری بگرن زۆر خەڵکی وا دەزانی کە تو بووی بە ئیماندار بۆن بوونا یعنی ئینسانە بێ ئیلا خەریکی یەک جانب بی خەریکی یەک جانبی جانبەکە چێ بەس دینداریە ئەوها نییە ئینسان لە ژیان غەڵەت تێنەگە بزانە ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە صحیحی مسلم داهاتوە حەنظەلە دەگاتە ئیمامی ئەبوبەکر دەڵێتە ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی یا ئەبا بەکر ئەمن هەستەکەم لەوانەیە من دوو ڕوو بم منافقم دەڵێ ئەمە دەچینە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیمانمان ئەوەندە بەرز دەبی وەڵڵی وازانم لەناو بەهەشتێمە بە چاوی خۆم دەیبینم وەچی دێم و ماڵە لەگەر ماڵ و منداڵ تێکەرە بم و بازار و گەڕان و سووران ئەو ئیمانە لە دڵمدا زەعیفە بتە وەکو جاران نامێنێ ئێوە سیفەتی منافقانە ئیمامی ئەبوبەکر فەرمووی ئەگەر ئەو سیفەتە وابێ ئەمنی شەروام بە پێکەوە بچینەکەن ئەگەر نیفاق ئەو هابی ئێمنیش وەچی تو پێکەوە چوونە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم حرزیان کرد فەرمیان یا رسول الله ئەوە حاڵی ئێمە پێغەمبەر چی فەرمووی صلی الله عليه وسلم والذي نفس محمد بيدي لو تدومون كما تكونوا عندي لصافحتكم الملائكة في طرقكم ولكن يا حنظلة ساعة وساعة تماشاك فالمسوين بو كسي نفسي مني بدست اگه همو دمي لكنا من كون ايمان تان كوا اگه چون دري شر او ها بمينيتوا للري دا ملائكة دوقتان لقدك هل للري دا بساوي خوتان دايبين بلان فرميت زان موازنك ولكن يا حنظلة ساعة وساعة زور خلق يولي داتو دري يعني ساعاتك لو دنيا ساعاتك لو قيامت هو وقت الساعات نبو يعني كات الدياريك كاتك تي لو دنيا كاتك تي لبو قيامت او انا هردو كان ليك جواي اسكوا كاتي دنياي انسان بايشي جياني خوي دا مشغوله بي ها وقت خوي قليان لا بيغمبران ذكر ما لهذا الرسول ياكل الطعام ويمشي في الاسواق او چ نوع پێغەمبەرێکە نانی دەخوا و دەچیتە بازاڕیش کاکە ژیانە پێغەمبەران چ بوونە قل إنما أنا بشر مثلكم ئێمەش بەشەرێکم وەکو ئێوە پێغەمبەران وایان دەگوت کەواتە ئینسان لە بۆ ئوموری دنیای خۆی لە بۆ ژیانی هەرچ شتێک متعلقە سەفرەیەکەکەی دەچیە دەرێ سەردانەکەی دەچیە بازار ئەوان هەموو شتی نۆرماڵن با خەڵک لێی لێ بکە یعنی هەندێک خەڵکێ جاری وە تەسەڕوفی سەیر دەکاتن يعني استا ام روجي لبازار بكابراي قلت هاي وما مستخالد شات بازار قلت له من عجواتي بني بازار كوريشا اي بازار جاي مو خلشيك يعني هيشتي سيرني بلا من نتيجه لبو بازار يعني سيرت بيدك كابرا او بو تصرفات ما شادك وذزاني امور دنياي علاقه بما مستاي عيني بداعي بوان داني وانيه هيش علاقه بيدانيه سفرك كي قريد سيتنا وخلق سيتنا كوملغا سياري داجوي يعني اوانه هيچ انسان فراهم نيني او زي لقى امور دنيايه كيس اخوا باسي انساني تاجرك رجال لا تلهيهم تجاره ولا بيع
عن ذكر الله وإقام الصلاة تاجير بلام قد لنويج مشغوليناك لذكر إخوة مشغوليناك أو أصلك هي يعني كاتي نويجة كاتي ديكت كاتي ديكية يعني كاتي صعبتتي كاتي دوستاتي كاتي بيكنينتي كاتي مزقوت ونيج وعبادتشتي هر كاتي يكترفت قرتبر غلط دكي أعقاد ليبي أو نقطة بتركيز لمن ورقرا تماشاك درويش هندي ذكر دكا لخود ذكر توشي بدع وخرافات دبي تيدقي هندي كسي بي ضلن بلن أو بمصطلح كان بين ملوي لكن تام واضح بي سلفي جهادينا هندي ضلن جهاد لخود جهادك ايش غلطك هندي خلق كان بيان ضلن مثلا إخواني أهرنا ويشكي لذني دعوة حر دعوة لخود دعوة ايش غلط دكا لو شكي يق مساري دقر تبر إيه هم مسار كان جيان هموي بيغمر صلى الله عليه وسلم هموي بيك وقرتي تبر أذكاري كردوا جهادي كردوا دعوة كردوا قرا وسورة ولا ناو خلق داتي كلبوا كاتق يق مسار تقرتبر إلا لو مسار دا غلط دكي أو غلطة يعني جياني تبس بريتيبي لو نقطة وتواهي تيدي كيتي دا نبي استبرو ببين عندك كسيا هون من جنزة لماري ليه وبمأسات دستو ماري نلقى مال دادنش نقصيان لقردكا دستو قرآنش دزداتي من لبردكم لولا غار داتا مزقفتي ديتو ماري كاكا يشيشيبك نايكم أمن خريش عبادتهم وأنا أيوة غلطك ليش يعني لقى مال دانشة وبجويان بك فرصتك هرقرة لبو أوي أمور دنيا وأمور قيامات بيك وديار بي نقبز يك طرف يك جانب بقرية بر شو يك جانب بتندا غلطك جاني إنسان إما دلين دنيا هي جنيا إنسان خوي فيه ومشغول نكهتا سري بلام نالين إهمالك أجا إنسان إخوة مالي دا لسر حلال دا خواي قورا شتي لبو فراهم هنا باو إنسان بتواني هردو طرفك بيكوا يارمتي بدا لەگەر هەردوو لایەکان دابی نەک یەک جانیبی بگرتەبە کو ئێستا گلەییمان هەیە لە کەسێک بڵێن بۆ نمونە تەنها ئوموری دنیایی پێوە مەشغوڵە کەسابەت دەکا شەو و ڕۆژ تێدەگەی هیچ ئاگای لە نوێژ و ڕۆژی عیبادەتدانی کاکە تو کەسابەت ئەوها نییە ئەی ئوموری قیامەتت هیچی ئاگا لێ نییە کابرای دیکەش بە هەمان شێوە مەزمومە بەس ئوموری قیامەت دەگرتە بەر ئوموری دنیا هیچ ئاگا لێ نییە مەگەر پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرمووە وسێ کەسەی هاتنە خزمەت ماڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم پرسیاریان کرد لە عیبادەتی یەکەشان چی گۆ وتی ئەمن هەتا دەمرم بە ڕۆژی دەبم هەموو ڕۆژی یەکەشان گوتی من هەتا دەمرم وعد بیخوایە شەو نوێژێ بکەم قەت یەک شەویش نەنوو یەکەشان گوتی من هەرەوەم پێ دەکرێوانە بە من ناکرێتن بەس ژنێ ناینم هەتا دەمرم ژنێ ناینم یەکەشکان لەگەدا لە ڕیوایەتەشکا گوتی من هەتا ژیانم مایە گۆشتی ناخۆم قەت على أساس أما دين داري في غمر صلى الله عليه وسلم بانجي كردن أو تاركس فرمي أنتم الذين قلتم كذا وكذا أنقونا وها تانقوتيا قلت أن بالله يا رسول الله ما بس ما خير بوا في غمر سيفرمي صلى الله عليه وسلم زانت تحديدي تاكر نوي مسارك حتى أقع عبادة بري غلط داروي كودك في غمر فرمي صلى الله عليه وسلم بلا مزانا أمن كوما أصوم وأفطر عند الروشي بروجي عند الروشي روجي دشين بروجي ناب أو التعديل كيا همو روجه بروجه ناكري ميوان دي ناكري نخوش دبي ناكري نا او مسار مقرا ها پیغمبر صلى الله عليه وسلم دو شمو بين شمان بروجي دبو لحفتي دو روج بروجي دبو بين روجي دي شكال يديتا لكني اصوم وافطر فرموي واصلي بالليل وارقد شو نويش دكم بلام دو دنوم اخ شو دريجه بزاراوي استا 13 ساعات هبروداني شو نجيب كبي زار دبي شو نيجي كاو دواش بارد داتو في صلى الله عليه وسلم دنوي فعشان سي فرموي واتزوج النساء جنيش دينم اوش مساري دين داري مليناكا واكل اللحمه غوشتش دخو يجي غوشت بزاراوي استا يعني كابرا قوري هركا كبابي بخوا يجي وخلق باب زانية ودين دارينية أي خوش وش دين داري أي إشكالية تدانية خواردنا اعتيادية إمام مالك رحمة إخواني اللي بخسي شيء زواني هي زوري حزد قوشتي بودلي روجي هات انت لما قلت ما مستورو قوشتني قلت برو عبايا كي بفروش قوشتي بيه بكرة باب خوي قينا لزي عبايا كي دبتو بس باب زمن الرواتن خو ماندانا بلو نوراني دست باناركين بس كان نبي ناكريتن كتزمي كدانا يعني آكل اللحمة يعني خواردني خوشش دخوم اعتيادي أوانا بيغمر تيفرمو صلى الله عليه وسلم ما بس ما قصة كني أو حكاياتك كي كلوي راس كردون بس تيف بيفرمون فرمي فمن رغب عن سنتي فليس مني أو إلا الري من جلايدة أو لمني برودة الشو نجدك يتاسبيني لمني همو روش بروشي دبي لمني تواو أويك وأمن لسريما
هەم شەو نوێژی تێدایە هەم نووسنی تێدا هەم بە ڕۆژبوونی تێدا هەم ڕۆژ و شکاندنی تێدایە هەم ژنهینانی تێدا هەم خواردنی تێدایە بەڵام كلوا واشربوا ولا تسرفوا إن الذين آمنوا وعملوا الصالحات يعني إيمانك بتني كافين إلا بيتي بقرب دي آخر إيمان بعمل صالح وجوان دبي تماشى هم قرآنك قد خوا فرموتي جزاء بما كانوا يعلمون يعني فرموتي جزاء بما كانوا يعملون نالي بوي كذا زانن بوي كذا ينقود بوي كذا ينكر ضلت جزاء دينو بما كانوا يعملون بوكر دوي كذا ينكر يعني حتى تماشى كلمة شكر كلا قرآن ده شكر هو إنسان يستزور زار شكري خواي جوردك خوا نعمتي شي لقى كردي سنته يكسر سزديك دبي سباسي أو نعمتي خواكي كبي بخش بلام تماشى تعبير قرآنك شكري إنسان بتسوى دياره خواي جورك باسي پیغمبر داود دك اعملوا آل داود شكرا وقليل من عبادي الشكور أو بنداني سباسي من دكن خوا بنسي آيات دا فرمي جماريان كما إي باشا لو كما يعني إنسان قربري الحمد لله شكر لو تخوا جمارك لو كما تمشى آياتك خوا جورنا فرمي وبري سيدا فرمي اعملوا آل داود اعملوا نالي بلي ضلع عمل بكا يعني الشكر كم بعمل نشان بدا نقب قصة لو يفرمي قليل من عبادي الشكور تماشى پیغمبر صلى الله عليه وسلم كوي شكرك نشاني خواهدا چه هي لنگو جوي لو حديث نبي كبيغمبر صلى الله عليه وسلم شو نجي ذكرتا بي شق دبو ونبو هم جويتان لبوا عائشة كبي فرمو يا رسول الله خواله گناحت خوش بوا لي بيشي لي دواي لو اند خود ماندي دك سي فرمو افلا احب ان اكون عبدا شكورا شكرك يكون نشانه ده بعملي بشونويش باشا بعملي نشانه ده استخلق مشكلة أوي دائما بقسا أما مناقشة كي مجادلة كي يستيرن بيد جاري وهي خلشة كي مناقشة بون لسر عبادتك لعبادتك باشا عبادتك اعتيادي كاكا نويجي مثلا نوران سنة إنسان سنة لقربك أو مناقشة بكاكا تونويجي دكي ببردوامي نا والله ما مستا بس أوندن ويجي سنة إيزاني نكت قيمة جديدة بقى تطبيقين كي ها خواي جورا باسي منافقان دكا قصدك أنت سيدا فرمي ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين أو أنا إيمان دارين لوتك عمليا النية تمشاكر دوي منافقة وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى ولا يذكرون الله إلا قليلا خواي جورا فرمي قبتسنا نويش بتنبريدة سلبونيش سوك عملا نايكا بمزبوطي جالوي برزانم أتو أو ورقرة يعني قد خود لي رامين لسروا كسيش مناقش ثرثاري في ظلين زور بقسا زور بشد قسان بك بلام كردوا كد باشتن ديشان دل قسا كانت دا أو أساسي شرع إسلامتي عملك أساسا نقبون منزياتر بس زانين بس مناقشة كردن بس قسلوا عالمي كردن أي نابي توزي كردوا شتبي نابي أو عمل أنا خود نشاني إنسان كان بدي نابي أو كردوي كلش يعني روجانة دا هي تطبيقي بكي يعني يستاتو تماشاك كبيغمبر صلى الله عليه وسلم قصيدة قوة أصحاب أو هابكن أقر ويان نكربات الرئيسي تدا دما سكا هرچی پیدا گوتن یکسر چی اندکرد تطبیقی اندکرد جبزان تطبیق کشکو دلت ده آیت من لپیغمبر برگر صلی الله علیه وسلم لوی بتوانین ترکیزی بکین السر دستونو آیت ده آیت من دخین دو جوان ولا بر من ذكر عمل من پیدا کرد دهاتینو خدمت پیغمبر صلی الله علیه وسلم داوی ده آیتیت کمان دکرد او انا لوی پرورده بون یعنی جیو جیه کرد خوای گورتی بده فرمی یکسر اوشتی انجام ده تطبيق ذكر بعملي أو تدهاتوا آيات دي كي وردقل يستا إمام مشكلة من أوه جاري وهذا بيني كسك حافظ القرآن هم القرآن لبر التصرف تابري ناشرنا كسك جنجك مثلا زور ملتزمة بدين ويجا كان هم بجماعات دكا شو نيجي دكا بروجي دبي بينا تصرف ناشرنا أوه غلطك برسا ضل أو قرآنك قوت من بدا دبي قرآن كارد بسر دابيني دبي واد لي بكا نقوي بخود دتوي أوي قرآن وحديث دي أو بيكات إمامي أوزاعي إمامي شيقوري رحمة إخوائي لبي لما زي سيقدان يجمو كابرايق لي تورب آخر فتوى وشتي زور داو عالمي شيقوربو لشام 200 صال مذهبي بتطبيق أكرا إمامي أوزاعي وكو مذهبي إمام الشافعي وأوانا كابرايق حتى مزي سيكيكو ملقصي ناشرني بيقو طلبة أوي أنكر إشارتي دا دانيش وجاي سما مصاب أخوي جواب داتو
مامەستا تەماشای قسەکان تەواو بوو بەڵێ بەردەوام بوو لە سەقسەی خۆی هیچ مشکلە نییە. یەک لە تەلەبە لەی پرسی مامەستا جوابی و پیاوە نادەیەوە فەرمووی فەلیمە تەعەلەمنە العلم ئیذەن. ئەگەر ئەمیش دەست بە قسەی خراپە بکەم و جوابی دەمە ئەدی ئەو عیلمەی لۆ فێر بووی، ئەو عیلمە پێت دەڵێ بێدەنگ بە لێی گەڕی. کامرایە سەفی هەدوو قسەی ناشیرنی کرد و لێی گەڕی هەر جوابیشی مەدەوە. ئەوها پەروەردەوی عەمەلیەن قورئان و حەدیث کوت پێ دەڵێ، نەک ئەوەی بەخۆی هەوا هەوەسی نەفست دەیەوێ. ئێستا ئەو کەسەی کە دیندارە و تەسەڕوفی جوان نییە، دینداریەکەی هیچ عیبی نییە، بەڵام تەسەڕوفی ژیانی ڕۆژانەی ئەو ئینسانە حسب میزاجی خۆیتی، نەک حسب میزاجی قورئان و سنت. بیخە سەر میزاجی قورئان و سنت دەبتە جوانترین ئینسان، دەبتە باشترین ئینسان لۆ چووکە ئەو پەروەردەی وەحیەی کە هاتووە ئەو پەروەردەیەکە، نەک ئەوەی تەسەووری شخصی خۆی. تەسەووری شخصی خۆی حەزی لە ئیستیعلایە، حەزی لە گەورەییە، حەزی لە هجوومکردنە، حەزی لە وەڵامدانەوەیە، حەزی لە زۆر شتە. بەڵام تەماشا دەکەی سوبحان الله ئەو کەسە لەلایەنی دینیەوە کە زەعیف و ئاوای لێ دێت. لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم باسییان کرد ئافرەتێکەیە لە شاری مەدینە شەو نوێژێ دەکا، زۆریش بە ڕۆژی دەبی، بەس جیرانەکەی عەزیەتەدا. پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم لا خەیرە فیها هی فی النار، فەرمی هیچ خێری تێدا نیە جێی جەهەنەمە مادام جیرانی خۆی عەزیەتدا. فەرمیان یا ڕەسوڵ الله ئافرەتێکی دیکە هەیە هەر لە شاری مەدینەی بەس نوێژەکان دەکا و بە ڕۆژی دەبی، بەڵام کەس ئەزیەت نادا، عملیەن هیچ عیلاقەی بە کەسدا نییە. پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ئەوە جێی بەهەشتە، ئەوە جێی بەهەشتە. یعنی تۆ نابێ بگەوی ئەو مەسارە و ئەو وەزعە کە برێن قسەکانت زیاتر بی لە عەمەلەکانتدا. ئینەما ئەو کردارانەی خۆت ژیانی ڕۆژانەدا بە پێش دەخیلەوەی خوای تەبارەک وتەعالا بەرەکەت بێختە ژیان. بەرحاڵ بەڕێزان ئێمە قاعیدەی زۆرمانەیە لە قورئان و لە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لۆ پەروەردەکردنی ئینسان. ئامۆژگاری کۆتایی من تەنها ئەوەندەیە لە بۆ بەڕێستان کاتێک کە شتێک دەخینەوە بەسەری دامەڕوو، بەسەری دامەڕ وا مەزانت جەریدە خینیەوە ئەخبار، زۆر خەڵکی دەڵێ ئیخبار، ئیخبار یعنی جاسوس، ئەخبار یعنی هەواڵ، تێگەی وەکو ئەخبار مەیخینەوە وەکو هەواڵ، ئەوە تەماشای دەکەی. ئەو پەیامە خواییە گەلە گەورەیە. کاتێ تەماشات کرد کە ئاەتێکت خوێندەوە تەماشا ژیانی خۆت کە، ئەگە زانیت لەگەر ژیانی تو ناگونجێ ژیانی خۆت لەگەر ئەو ئاەتە بگونجێرە. ئێستا بۆ نمونە ئێستامە یەک میثالی بەسیط وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما. ئێستا ئاەتە خوێندەوە زۆربەی خەڵک صاحبی داک و بابن، خوای گەورە پێیانە فەرمێ پێیان نەڵێن ئۆف. بزانم دەستانی لە ژیانی ڕۆژانت بە بەردەوامی ئەو ئاەتە تەطبیقەکەی، هەرچیان گۆت بڵێ بەڵێ داک و باب، ئەوە جێبەجێت کرد مازبوط. ئەدێ ئەگەر هەر شتێکی بەسیتت پێ برێن و ڕاست لەشیەوە و ڕازی نەبووی و قسەی خراپیشت لە دەوی دەرهات و یان بۆ نمونە بەگوێت نەکردن، تۆ تەواو تێ نەگەویشتی لە ئاەتی قورئان. ئەو قورئان ئەوها پەروەردەت دەکا، بەڵام ئەتوو بە پێچەوانەی ئەو ئاەتە تەسەڕوفەکەی. لێ زۆر خەڵکێ زۆرم ختم کرد، پیرۆزت بی باشە، هەی یەک ختمی دەکا لەوانێ بە 100 ختمی خەڵک هەبی دەوری، لەبەر ختمەکەی ئەو ئینسانە بە تێگەویشتنە. یعنی تۆ دیتێ ئینسانێک قورئان ختم کا دوایێ لە هەندێک ئاەتدا بگریێتن کاریگەری لێ بکە، ئەخۆ فەرقەیە لەگەر ئەو کەسەی ئەوها بە پەلە پەلە ئاەتی دەخین تۆ پێدا دەڕوات و چ تەئسیری لێ کردی، چ کاریگەری لەسەرتدا بوو. کەواتە ئامۆژگاری من لە بۆنگۆ چییە؟ بەسەر شتدا تێمە پەڕەوها بە ئاسانی، خاستەتەن قورئان و حەدیث کاتێک کە دەیخینیەوە تەماشای بکە لەگەر ژیانی خۆتدا مقارنەی کە، چونکە هیچ مامۆستایە هیچ پرۆفیسۆرێک و هیچ فەیلسوفێک لە دنیا نییە بتوانی بە ڕوبعی پەروەردەت کاوەچەوەی قورئان و حەدیث پەروەردەت دەکە. چونکە ئێمە عەبدی خوین و دروستکراوی رب العالمینین و خوا منهەجی بۆ ئێمە ناردووە دەڵێ ئەوها بڕۆین. هیچ بەشەرێک مەحاڵە بتوانی تۆزش لە پشتی ئەو پەیامەی قورئان و سونەتی صحیحی پێغەمبەر بکات صلی الله عليه وسلم کاتێک کە ئینسانەکان پەروەردە دەکا. هەر کاتێ لەو پەروەردەیە لاتدا ڕۆیشتی لەو پەروەردەیەکی دیکەدا بە ئاقارێکی غەڵەتدا تێدەپەڕ. بڕۆ ببینە ئەو ئەوروپایە ئێستا ئەوەندە پێشکەوتووە، بەڵام داوای چی دەکا؟ داوای نێربازیەکە ڕۆژێک با بکرێ اعتیادی و پیاو لە پیاو مارە بکرێ، ژن لە ژن مارە بکرێ و لە حیوانات مارە بکرێ و زەواج لەگەر کەر و گوێ درێژ و نازانم چ بکرێت و ئەوە بکرێ ئەوە بکرێ.
ئەوەی کەوا پێشکەوتنیان بەدەستینە ئەوە جێگای چاکە. بەڵام بزانە چونکەم پەیوەست نییە بەو پەیامە خوایەوە یەکسەر لەو ئاقارە بەغەڵەت دادەڕوە بە ڕێگایەکی هەڵەدا دەڕوە و بازەکەش یەدەن بزانە ئەوەندە کاری خراپ لە ناویان نەکرێ ڕۆژێ ئایدس پەیدابی ڕۆژێ شتێکی تکە پەیدا دەبی کۆمەڵێشت لەوانە پەیدا دەبێت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خەبەری پێدا فەرمووی ما ظهرت الفاحشة في قوم حتى يعلنوا بها إلا أخذهم الله بالأوجاع التي لم تكن مضت في أسلافهم. هەر قەومێ فاحشەیان کرد لە ناویان زۆر بوو ئیعلانیان لەبۆ کرد ئللا خوا تاقییان دەکاتەوە بەو نەخۆشیانەی کە لە باب و باپیران قەت گوێیان لێ نەبووە شتێکی نوێیە پەیدا دەبێت. جا لێ ئینشاءڵڵا ئومێ دەکەم ئێوە هەموو لایەک مۆفەق بن بۆ دوعای خێرمان لۆ بکەن ئەمەش دوعای خێرتان لۆ دەکەین ئینشاءڵڵا سەرفرازی دنیا و قیامەتە بن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.